دەبێتە factors of production بەگشتی لەم جۆرەیە لە محاضەڕیانە باز لە types of resourceەکەین باز لە جۆرەکانی دەرامەتەکانەکەین ئایا لەناو دەرامەتەکان ئەمانە چەند جۆرە دەرامەتمانەیە یاخۆت لەناو ئەم جۆرانی دەرامەتشیانە کامیان گرنگترینن ئێمە لە پێشێکیا باز لە land دەکەین which is the physical space together with the natural resource found above or beneath it خاڵێکی ترمانەیە labor which is the time human beings spend producing goods and services capital money which is the long-lasting resource not abused up in the process used to produce goods and services بەرەزان وەک لە پێشووتری شاباسمان کرد لاندێکێکە یاخود زەویەکێکە لەو بنەماگرنگانەی کە لە ڕێگەیەوە ئەتوانرێت زۆرترین قازانج بکرێت لە ڕێگەیەوە ئەتوانرێت زۆرترین دەستهات بۆ ئابوووریەکەت بۆ بارودۆخە ئابوووریەکەت بەگشتی بۆ سیستەمی ئابووری لە وڵاتەکە تا جێگیر بکرێت مەسەن زۆر دەوڵەت هەیە لە دنیا لە ڕێگەی ئەم زەویەوە کە پێناسەکەی ئەڵێ which is the physical space together with the natural resource found above beneath it يعني شوێنێکی معنەویە یاخود سپیسێکە کە بەیەکەوە ئەتوانرێن بە شێوازێک یاخود شێوازێکە لە شێوازە دەرامەتە سروشتەکان یاخود شێوازێکە لە شێوازەکانی دەرامەتە سروشتەکان بەگشتی کەواتە بۆشاییەکە لە هەر شوێنێکی دنیاە زەویە لە هەر شوێنێکە ئەتوانرێت سوودی لێوەربگێ ئەتوانێت استیغلال بکرێت لە پێناو گەشەپێدانی ئابووریەکە تا بەڕێزان ئێمە بۆچی وەکو زەوی وەکو دەرامەتێکی گرنگی ئابووری باسەکەین بۆچی وەکو دەرامەتێکی سروشتی لە ئابووریە باسەکەین لەبەرەوەی زۆر دەوڵەت هەیە وەکو وتمان ئێستا سینمان بنمونە هێنایەوە لە محاضەرەکەی پێشوە وەکو لێرەیە باسمان کرد تەماشاکەی سینێکێکە لەو دەوڵەتانی کە ئێستا لە ئێستاە زەوی ئەناڵێنە بەدەست کەمی زەویەوە ئەناڵێنە بەدەستەوەی کە زەویکی بەرفراوانی نییە بۆەوەی کە ئیسیسماری تری لەسەر بکە مەسەن ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایەکە لەو دەوڵەتە بەهێزانی دنیا کە توانیوێتی لە ڕێگەی زەویەوە زۆرترین سوود بە ئابوووریەکەی خۆی بگەینە مەسەن زەوی بۆچی سوودیە ئەتوانێت لە ڕێگەیەوە کوشتکاڵ بکرێت ئەتوانێت لە ڕێگەی ئیسیسماری بازرگانی لەسەر بکرێت ئەتوانێت لە ڕێگەیەوە گەورەترین تاوەرەکانی بازرگانی و بزنس لە وڵاتەکەی خۆیان جێگیر بکە ئەتوانێت لە ڕێگەیەوە کێشەی بێکاری چارەسەر بکە ئەتوانێت لە ڕێگەیەوە هەرچی بەرهەمەکان هەیە لە ناوخۆی وڵاتەکە تا بەرهەمی خواردەمەنی و سەوزە و مەسەلەن بەرهەمی کوشتتوکاڵی گەشەی پێبدا بوونی هەبێت لە وڵاتەکەی خۆیان بەڕێزان بۆ ئێمە لە هەرێمی کوردستانە تا ئێستاش تەماشاکەی ئێمە ناتوانین ئابوووریەکەی خۆمان بەجێگیری بێنەوە ئێمە ناتوانین ئابوووریەکەمان ئابوووریکی سربەخۆ و جێگیر بێت لەبەرەوەی ئێمە نەمانتوانین سوود لە زەویەکەی خۆمان وەربگرین تۆ تەماشا بکە لە تەماتە و لە پیاز و لە کولەگە و لە باینجان و لە هەموو ئەم مەوادە کشتتوکاڵی تەماشاکی لە دەرەوە بۆمان دێت یعنی ئێمە تا ئێستا نەمانتوانیوە 100% سوودی لێوەربگرین ئەگەر ینی ڕاستە هەندێک کەس لەوەیە مەسە هەندێک فەلاح و هەندێک جوتیان لە هەرێمی کوردستانە مەسەلەن هەندێک بەروبوومی کشتتوکاڵی ئینتاجەکات بەڵام تا ئێستا ئێمە وڵاتەکەی ئێمە سیستەماتیک نییە وڵاتەکەی ئێمە نەیتوانیەوە بەگشتی دامی جوتیارەکان بکات بتوانێت بەرهەمەکانی لە ناوخۆی وڵاتەکەی خۆیان ساغ بکاتەوە بە شێوازێک لە شێوازەکان ئەم بەرەبوومانە تەنیا و تەنیا پشت بەم جوتیار و فەلاحانەی خۆمان بەست بۆیە هەمیشە چاومان لە وڵاتانی ترە بۆیە ئێمە ناچاریشین لە ڕووی ئابووریەوە سەر ڕایەوەی کە ئێمە لە ڕووی ئابووریەوە شوێنکەوتوی ئابووری وڵاتانی ترین کە بەروبوومی کوشتتوکاڵیمان بۆ ئەێنێت لە ڕووی سیاسی شەوە ئەکەوینە ژێر کاریگەریانەوە تەماشاکەی ئەم وڵاتی ئێمە بۆ هەمیشە ئەبێ گۆڕانکارێکی بچووک ڕوایات ئەبێ سەرکردەکانمان سەردانی تورکیا بکەن سەرکردەکانمان سەردانی ئێران بکەن سەرکردەکانمان سەردانی ئەم وڵاتانی دەوروبەر بکەن بۆ لەبەرەوەی تا ئێستا ئێمە نەمانتوانیوە هەرچی مەوادە ئاساسیەکانی لە وڵاتەکەی خۆمانە مەوادی خواردەمەنی و مەوادە کوشتتوکاڵی بنەڕەتەکان لە وڵاتەکەی خۆمانە ئینتاجکەین بۆیە بەگشتی لەبەر ئەم خاڵەیە تەماشاکەی سەر ڕاوی کە ئێمە تابعی ئابوورین ئابووری تورکیا و ئێران و چەند وڵاتێکی ترین لەگەڵەوەشە تابعێکی بووین بە تابعێکی سیاسیش تۆ ئەگەر بێت و لە هەرێمی کوردستانە ماست و شیرەمەنی و بەروبوومی کوشتتوکاڵی و بەروبوومی ئاژەڵی لە وڵاتەکەی خۆمانە ئینتاج بکەین سوود لەم زەویە وەربگرین سوود لەم بۆشاییە هەر هەمومان بەیەک و کاری لەسەر بکەین لەسەر ئەم دەرامەتە سروشتەی کە خۆی گەورە پێی بەخشیوین کەواتە ئێمەش بۆ خۆمان وردەوردە سەربەخۆیی ئابووری بەدەستێنی وردەوردە بۆ خۆمان ئەکەوینەوە سەر پێی ئابووریەکەی خۆمان وردەوردە ئەتوانین دەرفەتی کاری زیاتر بەرەخسێنین ئەتوانین دامی جوتیارەکانمان بکەین ئەتوانین بەروبووم و
بەرهەمی کوشتکاڵی لە ناوخۆی وڵاتێکی خۆمانە بەرهەمی ئاژەڵی بەرهەمی سپایی لە ناوخۆی وڵاتێکی خۆمانە بەرهەم بێنین و ئینتاجی بکەین بەڕێزان هەمووشمان نەزانین هەتاکو بەرهەمی خۆماڵی وەستا بێت زۆر زەحمەتە ڕووبکەین لە وڵاتانی تر بەرەوبوون و بەرهەمی ترمان بۆ بێ بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە دامێکی 100% نییە لە وڵاتەکەی ئێمە لەبەرەوەی بازارەکانمان تا ئێستا نەبوون بە بازارێکی ناوخۆی تەنیا پشت بە بازارەکانی دەرەوە بەرهەمەکانی دەرەوە بەستێت لەبەرەوە تا ئێستا ئێمە نەمانتوانێت سوود لەم دەرامەتە وەربگرین لای نیشترمانێ لی بورمانێ دەستی کارمانێ دەستی کا which is the time human beings spent producing goods and services کەواتە ئەو دەستە مرۆییە کە سەرف ئەکرێ یاخود ئەخرێتە خزمەتی چی ئەخرێتە خزمەتی بەرهەمێنانی شمەک و خزمەت گوزارەکان producing goods and services کەواتە دەستی کار بەڕێزانێکی ترە لەو بنەمایانی کە بە دەرامەتە ئەچێتە چوارچێوەی دەرامەتەکانەوە طبعاً قسەیەکی زۆر بەناوبانگ هەیە بەڕێزان یعنی ئەگەر ئێوە تەماشا بکەن هەمیشە گەنجەکان لە هەر وڵاتێکە هەمیشە خەڵکەکەی بە دەرامەت ناوە برێت مثلا ئەمریکا خەڵکەکەی خۆی بە دەرامەتێکی گرنگ ناوە بات حکوومەتەکە مثلا تورکیا خەڵکەکەی خۆی بە میلەتێکی زیندوو بە میلەتێکی گرنگ ناوە بات بۆ لەبەرەوەی ئەزانێت گەنجەکان لەبەرەوەی ئەزانێت دەستی کاری حکوومەتەکانن ئەزانێت بنەمای دروستبوون و بنیادنانی دەوڵەتێکی بەهێزە دەستی کاری وڵاتەکەیان تۆ تەماشا بکە بەڕێزان هەمووتان لەوەی بزانن گرین کارت چییە لە ئەمریکا مەسەن گرین کارت یەکێکە لەو سیستەمانێکە لە سەردەمی ئۆباما و پێش ئۆباماش تا ڕادەیەک هەتا گاتە دۆناڵد ترەمپیش سیستەمێکە ساڵانە نزیکی 50,000 کەس ئەنێرێت ڕاکێشن بۆ ناوخۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم 50,000 کەسە چین ئەم 50,000 کەسە عایلەن ئەم 50,000 عایلا بن مەسەلەن لە شەهادەدار و لەوانەیە کە خاوەن بڕوانامەی بەرزن بۆ لەبەرەوەی ئەبنە دەستی کارێکی گرنگ بۆ دەوڵەتەکەی تۆ تەماشای هەند کە تەماشای پاکستانەکان ئەفغانستانەکان عێراقیەکان ئێرانیەکان کوردەکان لە هەموو شوێنێکی دنیا ئەیانەوێ بڕۆن بۆ ئەمریکا بە سوپاسەوە ئەیانەوێ بڕۆن بۆ ئەمریکا مەمنونن یعنی پارایەن زۆر جارە چنە نووسینگەکان بەس بۆی گرین کار لۆتریان بۆ پڕۆ بکات تەماشاکەی لە پێناوەی کە ئەم وڵاتی خۆی بەجێ بێلە بچێ بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستی کاری دەست بکەوێت لە ڕاستیە ئەوە نەزانن دەستی کار چەند گرنگە بۆیە دەستی کار بنەمای بنیادنانی ئابووریکی پێشکەوتووە لە هەر دەوڵەتێکە هەموو دەوڵەتێک لە دەوڵەتەکانی دنیا ڕێز لەو هێزەی خۆیەگرێ ڕێز لەو سەرمایە گرنگەی خۆیەگرێت کە دەستی کارە کە گەنجەکانێتی کە خەڵکەکەی خۆیەتی کە خاوەن بڕوانامەکانی خۆیەتی وای لێ ئەکا لە وڵاتەیە بمێنێتەوە نەک تۆ دەرفەتی کاریان بۆ دانەنەی نەک تۆ ئێهمالیان کەی نەک تۆ پراوێزیان بخەیت و کاریان بۆ نەدۆزیتەوە ئاراستی کاریان نەکەیت بۆیە بەگشتی بەڕێزان ئەم لایبەر یەکێکە لەو فاکتەرە گرنگارەی کە بنەمای پێشخستنی هەموو ئابوووریەکە لە هەر شوێنێکی دنیای بە مەسەلا ئەڵمانیا تا ئێستا شانازی بە خۆیەوەکات لەبەرەوەی زۆرترین لاجئ وەرەگرێت لەبەرەوەی زۆرترین خەڵکی پەنابەر وەرەگرێت لە وڵاتەکەیە بۆ لەبەرەوەی خۆی دەستی کاری کەمە لەبەرەوەی ئێستا ڕێژەی ئەڵمانی و ئەڵمانیەکان بەگشتی ڕێژیان لە کەمبوونەوەی کەنەدیەکان بە هەماشەوە بۆیە ناچارن پەنابەری وڵاتانی تر بێنن لە وڵاتەکەی خۆیانە ئاراستی بازارەکانیان بکەن ئاراستی سێکتەرە جیاوازەکانی ئابووری بکەن ئاراستی سێکتەری کوشتکاڵ بازرگانی پیشەسازی ئەو تەکنەلۆژی هەموو لایەنەکانی تریان بکەن لەبەرەوەی ئابوووریەکەیان بە ئابوووریەکی سەقامگیر و پێشکەوتوو بمێنێتەوە بۆیە ئەم دەستی کارەیەکی ترە لەو فاکتەرانی کە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ بتوانین لە ڕێگەیەوە گەشە بە ئابوووریەکە و بی خاڵێکی ترمانێ کاپیتاڵمانەیە کاپیتاڵیش بریتە لە چی بریتە لە بریتە لەو فاکتەری کە ئەمیش دووبارە بۆچی بەکاردێت تۆ پرۆدیوس گودز ئەند سێرڤیسز بۆ بەرهەمێنانی شمەک و خزمەت گوزارەکان بەکاردێت بەڕێزان هەموو ئەمانەی کە ئەیبینن ئەمانە دەرامەتی گرنگی کۆمەڵگان ئەکرێت حکوومەتەکان ئەکرێت دەوڵەت لە ڕێگەیەوە سوودی لێوەرگێ ئەکرێت کۆمپانیەکان لە ڕێگەیەوە سوودی لێوەرگن لە ڕاستی ئەمە زانستی ئابووری وامان پێڵێت ئەڵێ هەموو ئەم دەرامەتانە دەرامەتی گرنگن هەموو ئەم دەرامەتانە دەرامەتێکن کە لە ڕێگەیەوە توانێت ئابووری پێش بخرێت بۆیە سەرمایەکانیش ئەکرێت بە چەند جۆرێکەوە سەرمایی مەسەلەن سەرمایی معنەویمانەیە فیزیکال کاپیتاڵ لەگەڵ هیومان کاپیتاڵ سەرمایی مرۆیمانەیە فیزیکال کاپیتاڵ سەرمایە معنەویەکان which is the tools machine and building واتە ئەو بینا و تاوەر و مەسەلەن ئالات و مەکاینانەی کە بوونی ئەوە ئەمانە سەرمایی معنەوی سەرمایە مرۆیەکانیش وەکەوەی کە باسمان کرد
وەکو ناچۆرال ئابێڕەتی توانە سروشتەکان و سکیڵ لەگەڵ بەهرەمەندی و مەشق بۆ ڕاهێنان و هەموو ئەو شتانەی کە ئەبنە هۆکارێک بۆ پێشخستنی دەستی کار لە کۆمەڵگەیە ئەمە پێوترێت هیومان کاپیتال کەواتە بەگشتی بەڕێزان سەرمایش ئەبێتە دوو جۆرەوە سەرمایەکی مرۆیمانەیە لەگەڵ سەرمایەکی فیزیکەمانەیە سەرمایەکی معنەویمانەیە وە گوتمان ئەم سەرمایانە زۆرجار سەرمایەکن کە لە ڕێگەیەوە دەوڵەتەکان پێی پێشەخەون دەوڵەتەکان ئەتوانن ئیسیسماری ئەم سەرمایانە بکەن بۆ سێکتەرەکانی تری ئابووری لە ڕێگەیەوە ئەتوانن گەشە بە ئابوووریەکەیان بن ئەتوانن ئابوووریەکەیان پێش بخەن وڵاتەکان بکەنە قۆناغێکی ترەوە. لایەنێکی ترمانەیە ئیکۆنۆمیک سیستەم ڕەزان ئەمەش سڵایدێکی تازەیە ئەتوانین لە محازەرەیە ئەوەی کەماوە بە کورتی و بە خێراییەک باسی بکەین. بەڕێزان ئێمە چەند جۆرێک لە سیستەمی ئابووریمانەیە سیستەمە ئابوووریەکان لە هەموو دنیا ئەگەر تۆ تەماشا بکەی لەم سەرزەویە کە خۆی گەورە دروستی کردووە سێ سیستەمی گرنگمان هەیە ئابووری یەکەمیان کاپیتالیزم دووەمیان سۆشیالیزم سێمیان میکسید ئیکۆنۆمی یعنی تۆ لە ئەمریکاوە لە گەورەترین ئابووری و هەتا دواکەوتوترین ئابووری هەتا بچووکترین ئابووری سێ سیستەم حکمی سەر ئەرزەکە لە ڕاستیە یەکەمیان سیستەمی کاپیتالیزمان هەیە سیستەمی کاپیتالیزم بریتیە لە the free enterprise system which is the operators and in democracy. خاڵێکی ترمانەیە socialism a political economic system in which the government control the use of the country's factors of production. Mixed economy combine tradition and free market with the government intervention. بەرەزان ئەم سێ سیستەمەمان هەیە ئەم سێ سیستەمەوە گوتمان حکمی سەر ئەرزەکەن لە ڕاستیە یەکەم خاڵیان کە زۆ گرنگە لە هەرە سیستەمە بەناوبانکان سیستەمی کاپیتالیزمانێ بە کورتی و بەپوختی سیستەمی کاپیتالیزم بریتیە لەو سیستەمەی کە لە سیستەمێکی لە هەناوی سیستەمێکی دیموکراسیا بوونی هەیە operate and democratic system لە ناو سیستەمێکی دیموکراسیا ئەخرێتە کار کاپیتالیزم کە بە هیچ شێوازێک حکومەتەکان دەزوەر نادەنە بازار واتە بازارەکان بەگشتی فرین the free enterprise the free market بازارێکی ئازادە کەواتە کاپیتالیزم سیستەمی کاپیتالیزم ئەو سیستەمەیە کە لە بازارێکی ئازادا بوونیە لە ناو سیستەمی دیموکراسیایە کە حکومەتەکان بە هیچ شێوێک دەزوەر نادەنە ناو کاروباری بازارەوە ئادەم سمث تیۆریکیاڵە لێی گەڕێ ئازاد بە بابڕوات بازار چۆنە بێت باوا بێت لێی گەڕێت بە بازارەکان ئازاد بێت کەواتە بەگشتی بازارەکان ئازادن لە سیستەمی کاپیتالیزمە ئەوەی کە حکومەکە کۆمپانیەکانە وەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای ئێستاە تەماشا بکەن بەڕێزان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیستەمەکە سیستەمی کاپیتالیزمە سیستەمێکی سەرمایەداریە ئەم سیستەمە سەرمایەداریە سەرمایەدارەکان حکومەکەن لە ڕاستیە حکمی کۆمپانیەکانە کۆمپانیەکان دەوڵەت دروستەکەن کۆمپانیەکان یاسادانن کۆمپانیەکان کاریگەریان هەیە لەسەر بڕیارەکانی کۆنگرس کۆمپانیەکان کاریگەریان هەیە لەسەر جارێکتر دووبارە بنیادنانەوەی حزبەکان کۆمپانیەکان جارێکتر تەسیراتیان لەسەر هەموو عالەم هەیە بۆ لەبەرەوەی کاپیتالیزم سیستەمەکە سیستەمێکی سەرمایەداریە کەواتە سیستەمی سەرمایەداری ئەوەی کە گرنگە پیاوی کارە بازاری کارە کۆمپانیەکان بە دەرەجەی یەکەم دێن لە سیستەمی کاپیتالیزمە وەک چۆن ئێستا دۆناڵد ترەمپ سەرۆکی کۆمپانیایەک بوو ئێستا بۆ بە سەرۆکی ئەمریکا ئێستا کۆمپانیەکان ڕۆڵێکی یەکلاکەرەوە و گرنگیان هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سۆشیالیزم بریتیە لە چی بریتیە ئە پۆلیتیکال ئیکۆنۆمیک سیستەم سیستەمێکی ئابووری سیاسیە بەڕێزان لەم سیستەمەیە چیەکات the government controls کۆنتڕۆلی چیەکە countries کۆنتڕۆلی دەوڵەتەکات حکومەتەکان کۆنتڕۆلی دەوڵەتەکەن هەموو شتێک لە دەوڵەتە فاکتەرەکانی بەرەمێنان factors of production کێ حکومەتە government control کۆنتڕۆلی حکومەتە وەک چوە وەکو سینمان هەیە وەکو رووسیامان هەیە بەڕێزان وەک کۆریای باکوورمان هەیە هەموو ئەم دەوڵەتانی کە باسمان کرد حکومەتەکان هاتوون بێ ئەوەی بە هیچ شێوەیەک تا ڕادێک ئێستا لە سین و مەسەلەن لە رووسیا ئێستا دیعایەواکەن بازاری ئازاد و ئەوانە بەڵام بەگشتی بە جۆرێک لە جۆرەکان حکومەتەکان کۆنتڕۆلی هەموو جونگەکانی بازاریان کرد وەک لە ئێران نابینن ئێستا نرخەکان بازار هەموو کەلوپەلەکان هەموو شمەک و خزمەت گوزارەکان ئاڕاستەی بازار داهاتووی بازار کێ دیارەکات
دەوڵەت دیاریەکات حکومەت دیاریەکات حکومەتی چی پێگەێنێ حکومەتیش سۆشیالیزمە کەواتە کۆمپانیەکان ڕۆڵیان نییە کەواتە بەگشتی ئەوەی کە بڕیارەدا بڕیار لە ئابوووریەدا تەنیا و تەنیاکیە حکومەتەکانە بەڕێزان ئێستا دوو سیستەمانێ سیستەمێکیان کاپیتالیزمە سیستەمی سەرمایه‌داریە سیستەمێکیان سۆشیالیزمە سیستەمی سۆشیالیستیە لە سیستەمی کاپیتالیزمە بریتیە لە بازاری ئازاد بریتیە لەو سیستەمە دیموکراسی کە تێیدا کۆمپانیەکان ڕۆڵیان هەیە بوونیان هەیە بەبێ ئەوەی ڕێگە بدەن حکومەت تەداخل لە بازاڕە بکە سیستەمی سۆشیالیزم بریتیە لەو سیستەمەی کە تێیدا حکومەتەکان کۆنتڕۆڵی هەموو جومگەکانی ئابوووریەکەن بێ ئەوەی ڕێگە بدەن کۆمپانیایەک جگە لە کۆمپانیای دەوڵەت و سەرۆکی دەوڵەت دروست بێ کەواتە ئەمە دوو سیستەمێکی ترمانەیە وەکو وتمان نمونەی ئێران و کۆریای باکوور و ئەم دەوڵەتانە سیستەمێکی ترمانەیە میکسید ئیکۆنمی بریتیە لە چی بریتیە لە فری مارکێت بریتیە لە بازاری ئازاد وەک لە کەپیتالیزمە هەیە with the government interpretation لەگەڵ چییە لەگەڵ کۆنتڕۆلی حکومت بەڕێزان لە میکسید ئیکۆنۆمی هەردووکی تێکەڵ ئەکرێت کاپیتالیزم و سۆشیالیزم تێکەڵ ئەکرێت سیستەمێک دروست ئەکرێت وەک لە وڵاتانی ئەوروپیە حکومت چاودێرە بەسەر کۆمپانیەکانەوە حکومت ڕقیبی کۆمپانیەکانە حکومت ئاگای لە نرخە حکومت ئاگای لە کاروباری کۆمپانیەکان داوای یارمەتی لە حکومەتەکەن کۆمپانیەکان لە ڕێگەی حکومەتەوە ئیشوکارەکانی خۆیان پێکێنن حکومەتەکان دەفعی یاخود سەپۆرتی مادی و معنەوی کۆمپانیەکانەکەن کەواتە بەگشتی سیستەمێکی مختەڵەتە سیستەمێکی ئابووری تێکەڵە کە هەردووکیان ئەگرێتەوە ئەمە لە کوێ دروست بوو لە سەدەکانی 16 حەڤەی زاینی لە وڵاتانی ئەوروپا لە فەڕەنسا و لە بەریتانیا و هەموو ئەمانە پەنایان برد لە سوید و لە بەریتانیا و لە فینلاند و بە زۆری لە وڵاتانی ئەوروپا ئەم سیستەمە جێی بۆتەوە کە تەماشاکەی حکومەتەکان و کۆمپانیەکان هەردوو لایەن بەیەکەوە ئازار پێکێنن هەردوو لایەن بەیەکەوە بازار تەواو ئەکەن کەلوپەل و پێداویستیەکانی دانیشتوانی ئەو دەوڵەتە پێکێنن بۆیە بەگشتی ئەکرێ بڵین لە هەموو دنیاە ئەم سێ سیستەمە حکمی زەوی ئەکەن لە ڕاستیا بەڕێزان هەر بۆ معلوماتی خۆشتان سیستەمێکی تریشمانێ بەڵام لە ڕاستیە تا ئێستا لە هیچ وڵاتێکی دنیا 100% جێبەجێ ناکرێت ئەوی سیستەمی ئیسلامیە هەر بۆ معلوماتی خۆتان سیستەمی ئیسلامی سیستەمێکە پشتە بەستێت بە دەق و شریعەتی ئیسلام بە بنەماکانی قورئان کە تەماشاکەی بەڵام ئەم سیستەمە تا ئێستا لە ڕاستیە لە هیچ دەوڵەتێکی دنیا 100% بەڕێزان ئاگاتان لەم خاڵە بێت 100% جێبەجێ ناکرێت مەسەن سعودیا بانگەشەی سیستەمێکی ئیسلامیەکە تورکیا بانگەشەی ڕۆژ بەم ڕۆژگارە ئەڵێ ئێمە سیستەمەکەمان سیستەمێکی ئیسلامیە بەڵام ڕاستیە وانیە مەسەن لە تورکیا هەرچی خراپەکاری و باندی مافیایی و مەسەن هەرچی باڕەکان و نادیەکان و هەرچی قومارخانەکانەیە لە دنیا لە تورکیا بوونی هەیە بەڵام بەگشتی کەواتە سیستەمی ئیسلامی نییە نە لە سعودیایە نە لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئێرانە سیستەمە ئیسلامەکە یعنی وەکو سیستەم بوونی هەیە لە قورئانی پیرۆزە بەڵام وەکو ئەوەی کە جێبەجێ کرابێت لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەبووە لە ڕاستیە تا ئێستا بۆیە بەگشتی ئەم سێ سیستەمەی کە باسمان کرد حکومەکان زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز زۆر سوپاس بۆ کاتێکە بە محازەراتانەیە بەخشن هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم سەلامەت بن هیوادارم سەرفراز بن تا محازەرێکی تر بەخوای گەورەتان نەسپێرم هەر شاد و کامەران بن